لە گوندی مایندۆڵ لە سنووری قەزای سێ سادق هاوڵاتیان 120 سەر ئاژەڵیان کردووە بە قوربانی و دابەشیان کرد بەسەر خەڵکی گوندەکە و دەرەوەی گوندەکەش. ئێمە وەکو گوندی مایندۆڵ ساڵانە نەک بووە بڵێن نەری تو ئەوانە بووە ئەمە بە سونەتێکی گەورەی ئەزانین هەموو ماڵێک هەموو ماڵی حیوانی خۆی کاتە قوربانی و سەری بڕین تقریبان بۆ سەربڕینی حیوان 100 بۆ 120 سەر حیوان هەموو ساڵێک لێرە سەر ئەبڕێ. پێ چوار مەڕماسەر بڕێ ئێمە ئاوایش خوانێ بڕێ ماڵی حیوانی لەخوا بە زیاوێ جێشانی خۆم ئەیسێنم و ئەیکەم بە خێر بۆ خۆم هەرەومانە بۆ مێنێتەوە بەخوا و خێر و خێراتە. هەموو ساڵێک ئێمە وەکو خۆمان لە دێکی خۆمان قوربانیەکەین هەموو لە ماڵی خواسەری دەبرێ و ئەیهێنین بۆ ئەیدا لەیدا ئەیکێشین و دابەشەکەین بەسەر خەڵکەکە ئەوەی کە فەقیریش بێت لە دەرەوە خۆمان ئەیناسین و ناوی ئەنووسین و بۆی دەنێرین ئەوەیشی کە دێت میوانە هەلەیدا بەشێکی بۆ جیاکەین و پێی ئەدەین هەست کەس کە دێت بۆیدا ئەوەی کە میوانیشی هەیە و دێت پێمان ئەڵێ میوانێکم هەیە مەسەڵانە 3 سەرخێزانە 4 سەرخێزانە ئیتر بە گوێرەی هینەکە بۆ ئەویش میوانەکە ئەویش داهانین. خەڵکیش هاتۆتە ئیرا لەوەچە خۆتان ئاگاتان لەبێ بەشمان بۆ جاکرێتە و پێمان داوە بردێتی بۆ ئەوەی نەڵ خەڵک بڵێ وەڵا هەر بۆ خۆیان بەشی خەڵکیش ئەنێرین و بۆ خۆشمان لێدا دایەنێ تا ئێستا ئەوەی کە ئاگادار بم 120 سەر حیوان لەگەڵ 3 ڕەشە وڵاقە سەرمان بڕیوە لەیرا بەڵام لەوەچە خەڵکێکی تریش هەر ناوێت سەیر نەبڕێ بەڵام ئەتا ئێستا 120 سەر بڕاوە بۆ ئێرا.